يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، مرۆڤایەتی هەر سەدەیەک، هەر 100 ساڵ جارێک یان دوو جار یان لە نێوانی چەند ساڵێکە جارێک تووشی شڵەژان بووە، تووشی بڵاوبوونەوەی دەنگ و باسێک بووە کە سەرجەمی مرۆڤایەتی هەژاندووە. بە درێژایی مێژووی مرۆڤایەتی دەبینین ساڵانێکی گرانی هەبووە، ساڵانێک کە باران نەباریوە وشکە ساڵی بووە و نان لەسەر زەویدا نەماوە. ئەو گرانیانە لە مێژوودا زۆر و تۆمارکراون. ساڵی وا هەبووە لافا و زریان، بەفری زۆر، مرۆڤایەتی هەرس پێهێناوە، هەزاران خەڵک بەهۆی لافاوە بێماڵ و حاڵ و بێدەرەتان بووە. هەر لە مێژووی کوردەواریدا بەناوبانگە ساڵی لافاوەکە، ساڵی بەفرە زۆرەکە، ئەوانە هەر لە مێژووی تازەی کووردا هەن. بڵاوبوونەوەی کولە و سن کە درەخت و بەرووبوومی کشت و کاڵی جوتیارانی نەهێشتووە، هەروەها بڵاوبوونەوەی نەخۆشیە گواستراوەکان، درمەکان، ڤایرۆسیەکان کە لە جیهاندا بڵاوبوونەوانە و هەموو سنوورەکانیان تێپەڕاندووە. بۆ نمونە نەخۆشی گەورەی وەکو تاعون کە نەخۆشیەکی درمە، لە مرۆڤێکەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤێکی تر، سەرەتا لە مشکەوە دەست پێ دەکا، ئەمجا لە ڕێی کێچەوە کە لە پێستی مشکەکەدا دروست دەبێت دەچێتە گیانی مرۆڤێکەوە. ئەو کێچەکەوە کو ئەس پێ وایە و هەڵدەپەڕێ بە یەک شوێنی ئەو مرۆڤەدا نووسێ دەچێتە ناو خوێنیەوە، تووشی ژەهراوی بوونی خوێنی دەکا و پاشان گرەیەک لە بنباڵی مرۆڤەکە، لە بنباڵی کەسەکە یاخود لە ژێڕانی یان لە لیمفەگرەکانیدا دروست دەبێ، تووشی تایەکی زۆر تون دەبێ، ڕشانەوەیەکی بەهێز دەست پێ دەکا، هەموو ماسوولکەکانی لەشی دێشێ، تەواوی لەشی بێهێز دەبێت لە ماوەی 4 ڕۆژە دەیکوژێ. مرۆڤایەتی چەندین جار تووشی ئەم پەتە درمە گەورە جیهانیە بووە کە هەموو سنوورەکانی تێپەڕاندووە. بۆ نمونە لە ساڵی 1348 واتە 700 ساڵ لەمەوبەر، نزیکی 700 ساڵ لەمەوبەر، ئەو تاعونە گەورە هاتۆ هەموو جیهانی گرتوتەوە کە پێی دەوترێت ئەلمەوت الئەسوەد، مردنە ڕەشە سامناکەکە. یەک لەسەر 3 مرۆڤی هەموو سەرزەوی لە ناو چووە، یعنی هەر لە 3 ئینسانێکیان مردووە، نەکەر ئینسان، باڵندەکانی ئاسمان، مەڕ و ماڵات، تەنانەت مێژوو دەڵێ ماسی ناو دەریاکانیش هەر زۆریان لە ناو چوون. لە ساڵی 1227 800 ساڵ لەمەوبەر مێژوو بخوێننەوە باسی ئەوە دەکات لە مەنتیقەی پشدەر و قەڵازیە هەتا حدودەکاندا، هەر لە کوردستانی خۆماندا مار و دووپشک و مشک و ئەسپێ و ئەوانە وا زۆر بووە، خەڵکەکە هەموو شارەکانی بەجێهێشتووە. تەنانەت جاری وا هەیە ئەو کارەساتانە بەهۆی زۆربوونی حەشەرات، تەنانەت والی ئەو سەردەمە هاتووەتە وەڵام و داوای کۆمەکی لە وڵاتان کردووە. لە ساڵی 1318 زاینیدا 750 ساڵ نزیکەی لەمەوبەر گرانی ڕوویداوە، بە تایبەت مەنتیقە کوردستانەکانی گرتوێتەوە. ئەو کاتە ویلایەتی مووسڵ کوردستان بووە، لە مووسڵ و لە دیاربەکر و لە شەنگارەوە هەتا هاتووەتە ئەم هەولێرە. شاری هەولێر ئەو کاتە 15,000 ماڵی تێدا بووە، خەڵکێکی یەکجار زۆر بەهۆی بێنانی و بێخۆراکیەوە مردوون. خەڵک وای لێ هاتووە بۆ دەستکەوتنی ژەمێک نان، منداڵی ساوای خۆی فرۆشتووە، خەڵک کۆچی کردو شارەکەی بەجێهێشتووە. لە مێژوودا دەڵێ ساڵ ئەم شاری هەولێرە کە شارێکی زۆر دێرینە، لە ساڵی 1318 زاینی داواتە 750 ساڵ لەمەوبەر لە 15,000 ماڵ 500 ماڵی لێماوەتەوە، هەر هەمووی دەربەدەر و ئاوارە بووە. ئەمانە بۆیە باز دەکەم کە خەڵکێک وا دەزانێت ئێستا قیامەت دێ،
مێژووی مرۆڤایەتی ئەمانەشی هەموو بەخۆبینیەوە و ژیانیش هەر بەردەوام بوو قیامەتیش نەهات و جارش کە خەڵک هەستایەوە. لە مێژووی نوێی کوردستاندا ئێمە چەند کارەساتی دڵتەزیێنی گەورەمان بینیوە. مامۆستا مەلا محەممەدی جەلی زادەی گەورەی کۆیە لە چەند شوێنی تەفسیرەکەیدا باسی گرانیەکان دەکات، خۆ لە سیەکاندا باس دەکات کە نان لەسەر زەویدا نەماوە لە حەربی عالەمی دووەمدا لە جەنگی جیهانی دووەمدا، کە باسی ئەوە دەکات تەنانە ساڵێکیان کولە هاتۆتە کوردستانەوە نەک بەرهەمەکانی خواردووە ڕەگی دارەکانیشی لێ کردوێتەوە. ئەڵێ خۆم بە دیاردارێکەوە دەوەستام کە قەدەکەیان دەکڕۆستاندەوە بە کولەکانم دەگوت کورە لە خوا بترسن خەمی خۆتان نییە، خەمی بەچکەکانی ساڵی داهاتووی خۆتان بێ، خۆدارەکە وشک دەبێ وا توێکڵەکەتان لێ کردەوە. بەڵام خوا دەرگای لەو خەڵکە کردەوە دەڵێ ئەو ساڵە خەڵک ڕووی کردە کەژ و کێوەکان، خەڵک بەس تەنها بە خواردنی کندر و جابەهاریەکان ژیایەوە جارێکی تر. هەر لە مێژووی خۆماندا ئێمە بیرمان دێ کە نەوەتەکان ئەو جیلی نوێیە بەبیری دێ کاتێک کە گەماروی ئابووری لەلایەن زلهێزەکانی دنیای خرا سەر عێراق و کوردستانیشی گرتەوە، خەڵک بۆ نانێک چی لێ قەومە چۆن کەلوپەلی ناوماڵی فرۆشت. هەموو لە بیرمانەکەون چۆن سن و چی سەڵە هات و گەنم بە باڵای مرۆڤ هاتبوو بەڕەڵا دەکرا، کەس نانی لێ دەست نەدەکەوت. هەروەها ئەنفلۆنزای باڵندەشمان خۆ بیرە چەند ساڵێک لەمەوبەر لەم کوردستانەی خۆماندا ئەو هەموو هەزاران نزیکی ملیۆن زیاتر قەل و قاز و باڵندەی مریشک و جوچک و ئەوانە ئەوەی کە کوردی بوویایە و لە ماڵا بوویایە خەڵک خۆی فڕێ دەدا، حکومەت کۆی دەکردەوە بە زیندوی دەیسووتاندن، ئەوەی کە خەڵک بە دووی داوێڵ بوو لێ بێزار بوو. جارێکیان هەر لەو کاتەدا بە بیرما کەسێک تەلەفۆنی بۆ کردم، کەسێکی ناسرا و ناودار و خاوەندیوەخان، وتی مامۆستا قەلێکم هەیە بەس بە گوێزی کوردی بەخێوم کردووە، بەقەدەر جیسکێکی لێ هاتووە. ئێتر ئەوەندە باس کراوە بەخوا ناوێرم بیخۆم، دەبێ ماڵە فەقیرێک لێم وەرنەگرێ. جاوتم تۆ بەو هەموو عەزەمەتی خۆتەوە نەوێری بیخۆی فەقیر چۆن دەوێرە قەلی کوردی بخۆوە؟ نەیەزانی چۆن لە کۆڵ خۆی کاتەوە. کەسێ بە پشمیە 3 مەتر خەڵک لێ ڕادەکرد، خۆ هەر چەند ساڵێکی لەمەوە بەرەو لە بیریشمان خەریکە دەچێتەوە. قەیرانی دارایی و نیوە موچە و حەسارانەی لەسەر کوردستان بوون، هێشتاش خەڵک لە ناو نەچوو کەش زیندوو بووینەوە. ئێستاش ئەوەی کە دەنگ و باسە و لە مێشتی هەموماندایە و ئەگە خوا نەخواستە خەڵکێک ئاوا بڕوا بکە بەم بابەتانە دوور نییە مزگەوتەکانمانیش چۆڵ بن. ئەم ڤایرۆسی کۆڕۆنایە کە زیاتر لەسەری دەدوێم. بەم پێشەکە چوومە ناو وتارەکەەوە کە جەنابتان بزانن ئەم بابەتانە تازە نین. ئەمە هەر زۆر سادەیە لە چاوەی کە مێژووی مرۆڤایەتی و مەنتیقەی کوردستان بەخۆیەوە بینیوە. ئێمە لەم حاڵەتەدا کە ڤایرۆسی کۆڕۆنا هەیە و بۆتە دەنگ و باسی هەموو مەدریس و هەموو قسەیەک و هەموو ناودڵێک چی بکەین باشە؟ یەکەم لایەن ئەرکی حکومەتە. حکومەت سێشتی لەسەر شانە. یەکەمیان حکومەت گرنگی بە کەرتی تەندروستی بدا. خەڵک متمانەیەکی بە حکومەت بگەڕێتەوە کە بزانێ حکومەت لەلایەنی تەندروستیەوە بەهێزە. گرنگی زیاتر بە کەرتی تەندروستی بدرێ. ئەگە خەڵک دڵنیا بوو لەوەی خەڵک لە چی دەترسێ ئێستا زۆر بێکات؟ ئەڵە کاکە خەستەخانەکان خۆگە عەمەلیاتێک کتێ بێ پەنا بۆ ئەهلی بەری، ئەو دەرزێکی تیا دەست نەکەوێ، ئەگەر نەخۆش بووم چی بکەم؟ لە وڵاتێکی وەکو چیندا لە 10 ڕۆژە خەستەخانەیەکی 10,000 قەڵەوێرەیی دروست دەکرێت. لێرە بە 13 ساڵ من لە بیرمە 400 قەڵەوێرەیەک بە حکومەت دروست نەدەکرا. خەڵک بۆیە دەترسێت جاری وایە. و هەرچی حکومەتە گرنگی بە کەرتی تەندروستی بدا، خەڵکی دڵنیایی بکاتەوە کە هەموو پێویستیەکانی تەندروستی لە وڵاتە هەیە. هەر لە دێر زەمانەوە ئەو کەسانێک کەوا حکومڕان بوون گرنگیان بە کەرتی تەندروستی داوە. ئیبن المستەوفی لە کتێبی تەریخ و ئەربیل واتە مێژووی هەولێردا باسی ئەوە دەکات لە سەردەمی سوڵتان مزەفەرەدینی هەولێریدا. سوڵتان مزەفەرەدین کە مەولودی پێغەمبەری صلی الله علیه وسلم بۆ یەکەم جار داناو بە جیهاندا بڵاو بۆەوە. لەم شاری هەولێرەدا نەخۆشی درم وەکو ئەم کۆڕۆنایە زیاتر بڵاو بۆتەوە، هەموو جیهانی گرتوێتەوە. ئەو پاشایە لە کاتێکی زۆر کەمدا لەم شاری هەولێرەدا کە ئێستا پایتەختی هەرێمی کوردستانە گەورەترین خەستەخانەی لە ماوەیەکی زۆر کورتدا دروست کردووە. ئەو خەستەخانەیە باشترین دکتۆرەکانی بۆ هێناوە، هەموو جۆرە دەرمانێکی بۆ هێناوە. شوێنی تایبەتی چەند سەد ژووری لەو زەمانەدا دروست کردووە بۆ ئەو کەسانی تووشی ئەو ڤایرۆسە بوون، ئەو نەخۆشیە درمە بوون، ئەو تاعونە بوون، جای کردوونەوە لە خەڵک. هەر کەسە ژووری تایبەتی خۆی هەبووە، خۆی سەردانی خەستەخانەکانی کردووە، سەردانی نەخۆشەکانی کردووە، خواردنی بۆ دابین کردوون، پارەی بۆ دابین کردوون. تەنانەت ئەو نەخۆشخانەیە ئیبن مستەوفی لە تاریخ و ئەربیلدا دەڵێ لە سەردەمی سوڵتان مزەفەرەدینی هەولێریدا ئەوەندە بەناوبانگ بوو لە هەموو وڵاتەکانی ترەوە نەخۆشیان دێنا و لەوێ چاودێری دەکران. ئێستا کار بەدەستانی ئێمە ئەو لەو زەمانەدا ئەوەی کردبێ دەبێ ئەمان زیاتر وریابن و کەرتە تەندروستیەکان گەشتر پێ بدرێن و خەڵک متمانەی بە خەستەخانەکان ببێ.
دووەمیان واجبی حکومەتە چاودێری بازاڕ بکە کە خەڵکێکی فرسەت تەڵەب فرسەت نەهێنێ شت گرانکە بەردەوام چاوی تیژ بێ چاودێری سوتەمەنی و بەنزیخانەکان بکە کە لە پشتێەوە ئەگە خوا بکەم مەسئولەکانیش لەگەڵ یا شەریک نەبن فرسەتێک نێن و دەنگۆیەک بڵاو بێتەوە و خەڵکێکیش پەلاماردا و هیچ نەمێنێ بەلەو ڕووی پرۆپاگەندەی ترسناک ببنەوە کە هەر کەسە لە ئاستی خۆی و پرۆپاگەندەیەکی بڵاو کردەوە بۆ ئەوەی کەوا خەڵکەکەمان بشێوێ بترسێ هەرێمەکە تووشی شڵەژان بێ واجبی ئاسایش و حکومەتە بەلەو ڕووی بێتەوە بە شوێنیاندا بگەڕێ سێمیان واجبی حکومەتە سەرچاوەی هەواڵ بێ ئەبێ خەڵک ئەوەندە متمانێ بە حکومەت بێ قسە لە مولە وەرنەگرێ بەڵام بەداخەوە ئێستا لە دۆخێکداین و پێشتری شەروا بووین متمانەی نێوانی حکومەت و میلەت بێهێزە لاوازە بۆ خۆت جەنابەت شاهیدی و منیش شاهیدم ڕۆژانە من زۆرترین لە ناو خەڵکا بم لەوانەیە لە تۆ خەڵکی بینم ئەڵێ با بە حکومەت خۆی هاوار دەکا ئەڵێ سوپاس بۆ خوای گەورە نەخۆشی کۆڕۆنا لە هەرێمی کوردستاندا نییە ئەڵێن بەخوا حکومەت درۆ دەکا کاکە ئەوە دەیشارنەوە ئەو بەڕاستیان نییە چۆن نییە ئەو دەڵێن نییە میلەتەکەت لە بەخوا هەیە یعنی خەریکە متمانەیەک نامێنێ کە ئەوە نەخۆشیەکی دێرینی میلەتی کوردە بەڕێزان ئێمە ساڵانی 800 ساڵ لەمەوە پێش هەمان دەردی ئەمڕۆمان هەبووە بەردەوام میلەتەکە بڕوای بە قسەی حکومەتەکە نەکردووە نازانم زۆر درۆی لێبینیوە لە وعدەکانی ترساوە بێبەڵێنیەکانی زۆر دیوە کتێبێکی زۆر پڕبایەخەیە ساڵی پار برای بەڕێزم دکتۆر مەهدی عوسمان هەڕووتی کە مامۆستای زانکۆیە دکتۆر مەهدی عوسمان هەڕووتی کتێبێکی هەیە نەهامەتی و کارەساتەکانی کوردستان لە سەدەی 12 تا 14 زاینیدا باسی سەدەی 12 تا 14 زاینی دەکا کە چ نەهامەتێک بەسەر ئەم کوردستانەدا هاتووە توێژینەوەیەکی زانستی زۆر بەهێزە ئەو دکتۆر مەهدی هەڕووتی کە نووسیوێتی و سەدان سەرچاوی تێدا بەکارهێناوە هەموویم خوێندەوە لە بەرگەوە بۆ بەرێک زۆریش سوودمەند بووم یەکێک مەقتەعێک سرنجی ڕاکێشام کە دەڵێ ساڵانێک یعنی 700 ساڵێک لەمەوبەر ئەم دیسان ڤایرۆسانە لە کوردستانە بڵاو بۆتەوە دەگاتە ئەوەی دەڵێ خەڵکی کوردستان هیچ هیوایەکیان بە دکتۆر و کەرتی تەندروستی و حکومەت و دەسەڵات و دەوڵەت نەمابوو یان خەریک بوو نەدەمە دەیانگوت دەرد و دەرمان هەر لای خوایە خوا چی کرد بێ هەر ئەوە دەبێ خەڵک پەیامیان دەبردە بەر مزگەوتەکان بۆ دوعای خێر و شێخ و پیاوچاکەکان کە دوعایان بۆ بکەن یعنی ئێمە 800 لەمەوبەر هەمان دەردمان هەبووە کە دەڵێم متمانە نەمابوو لە نێوانی حکومەت و دەسەڵاتە بۆیە پێویستە هەر کەسە بۆ خۆی نایەتە سەر تەلەڤیزۆن و بە ئارەزوی خۆی لێدوانێک بدا خەڵکە بڵێت چی ئەبێ حکومەت یەک وتەبێژی هەبێ بۆ ئەم بابەتانە و ئەو شتانەشی کە دەیڵێ بە دڵنیاییەوە بە خەڵکی بڵێ و هەرچەند لەو بڕوا دەمەوانی دەکوتنن ڕاستن چونکە حکومەت ناتوانێت نەخۆشیەکە بێ و بیشارێتەوە لە مەسڵەحەتی نییە واجبە ئاشکرایکە بۆیە ئەرکی حکومەتە متمانە و سیقە لە بینی خۆی و جەماوەرەکەیدا دروستکاتەوە ئەی ئێمەی میلەت من و تۆی مسلمان ئەهلی جومعە و جەماعات گوێبیست و بینەری ئەم وتارە ئێمەش چەندێکێکمان لەم کاتانەدا لەسەر شانە خۆشەویستم یەکەمیان ئەوەیە ئەم بابەتە تاقیکردنەوەی خوای پەروەردگارە خوای گەورە لە قورئانە دەفەرمێ وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِّنَ الْخَوْفِ وَالْجُوعِ ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون ژیان خۆشەویستم هەمووی تاقیکردنەوەیە خوا دەفەرمێ تاقیتان دەکەمەوە بە کەمێک بەخوا کەمە ئەمە بە کەمێک لە ترس جاری وایە ترسێکت بۆ دێ بە برسێتی بە کەمێک لە برسێتی بە لەدەست چوونی ماڵ و سەرۆت و سامان و بازرگانی کەمێک لەدەست دەچێ و زەرەرێکی مادی دەکەی ئازیز و خۆشەویستێکت لە کتوپڕا بەجێت دێڵێ و جەرگ سوتاو دەبی ئەمە هەموو تاقیکردنەوەی خواییە بەڵام مژدە بۆ ئەو کەسانی کە ئارامگرن و بەشیری الصابرین ناڕوخێن هیمەتیان بەرزە دڵودەرونێکی بەهێزیان هەیە چۆک دانادەن لە بەردەمی موسیبەتەکانە ئەڵێن ئینا لله وئینا ئیلەیه راجعون من ئەوەی کە هەمە خۆم ئەولادم ماڵم سەروەتم تەندروستی و لەش ساغیم هەمووی ئەڵڵایە ئەگەر مام و زیندوو بووم لەسەر زەویدا و ئەمانم هەبوو فەزلی خوایە خۆ ئەگەم مردم ئەگەر تیا چووم ئەگەر لێی سەنمەوە ئیلەیه ڕاجعون دەگەڕێمەوە بۆ لای خوا جا چێ هەیە لە خوا بەڕەحەمتر بێ ئەگە هەم بوو شکری خوا دەکەم ئەگەر نەم بوو سەبر دەکەم خوا دەفەرمێ ئاوا سەیری ژیانی دنیاکەن هەمووی تاقیکردنەوەیە ئەم بڵاوبوونەوەی ترسەش تاقیکردنەوەیەکی خوایە ئینسان بە ئاگا دێتەوە پێی تاقیکردنەوە ناتخا بەهێزت دەکا
دووەمیان لاوازی خۆمان بۆ دەرکەوێ. زۆر جار ئەم ئینسانە لە خۆی بغڕا دەبێ ئەڵێ من وا دەکەم من پارەم هەیە من دەڕۆم دنیا دەگەڕێم چاو لێ ڤایرۆسێکی لاواز لەژێ میکرۆسکۆبە. کۆڕۆنا یعنی چی؟ کۆڕۆنا یعنی تاجی پاشا یان چەپکە گوڵێک لەژێر وردبینە ئاوا دەردەکەی وەکو تاجێک دەردەکەوێت. کۆڕۆنا یعنی تاجی ئەوەی کە پاشاکان قەدیم لەسەریان کردووە یان چەپکە گوڵ کە دەیڕازیێنیتەوە ڕێک ئەو ڤایرۆسە لەژێر وردبینی چەند میلیۆن جار گەورە کراودا ئەمجا ئاوا دەردەکەوێت. تو خۆ ئینسان بەرگەی ڤایرۆسێک ناگرێ دەترسێنێ. جێکاتە وێ بڵێ من چم بە خۆماندا بچینەوە تەکەببور لێ نەدەین خۆت بەزل نەزانی نەڵی پارەم هەیە هەموو دنیا دەتوانم بچم دەفەرمو پارەت هەیە و گەشتێک بکە بۆت دەکرێ پارەت هەیە و بازرگانی بکە هەمووی ڕادەگرێ حەد ڤایرۆسێکی نەبیندراو. ئەمە فرسەتی بە خۆدا چوونەوەی بۆ بێدینەکان کابرا باسی خوا دەکات جا بۆ خوا نابینم نەعوذ بالله خوا بزانم چۆنە بەم هەموو تەکنۆلۆژیا نوێیەوە بەم هەموو زانستی پزیشکێکە لە قیممەدایە ئێستا نازانم ڤایرۆسە چۆنە نازانە سارسەکەی جارانە چۆنی خۆگۆڕیوە لە پلەی گەرمیا چی لێدێت لە ساردیدا چی لێدێت چۆن بڵاو دەبێتەوە دەبێتە پەتایان ئەم هەموو زانستە هەیە باسی ڤایرۆسێک ناتوانێت قسە لەسەر بکە. ئەی تو خوا تۆ چۆن دەتوێت باسی خوا کە خالقی ئەرز و ئاسمانەکانە بکەیت. حەقوای بێدینەکانیش بە خۆیاندا بچنەوە بێئەدەبی نەکەن بەرامبەر بە زاتی پەروەردگار. ئێمە ئیمانداریش بە خۆماندا بچینەوە لاوازین بەخوا زۆر لاوازین. سێمیان دوعای خۆپارێزی بکەین فرسەتێکە بۆ فێربوونی دوعاکان هەموو بەیانیان و ئێواران سێ جار ئەم دوعایە بخوێنە بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. بناوي ئەو زاتەکە ئەڵڵایە لەگەڵ هێنانی ناوی ئەڵڵادا هیچ شتێک لە ئەرز و ئاسماندا زەرەدم پێ ناگەیەنێ. خوا دەنگم دەبیستێ خوا زانایە بە کاروبارم پەنا بگرێ بە ئەڵڵا بڵێ خوای خۆم خستە پەنای تۆ ئەم دوعا بخوێنە بەیانی و ئێوارە سێ جار بڵێ أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق پەنا دەگرم بە کەلیماتە تەواوەکانی ذاتی ئەڵڵا بە ناوی ئەڵڵا لە شەڕی هەموو دروستکراوەکانی لە شەڕی مرۆڤی خراپ لە حەشەراتی خراپ لە ڤایرۆسی خراپ لە میکرۆبی ترسناک خوایە پەنا دەگرم بە تۆ بمپارێزی لە شەڕی هەموو دروستکراوەکانت لە چاوپیسەکان لە سحر و جادوگەرەکان پەنا پێ بگرێ بەخوا. سێ جار بەیانی و سێ جار ئیوارە لە خۆت و ماڵ و منداڵی بخوێنە فوو بکە بەسەر خێزانەکە تا و پارێزراو دەبی بەویستی خوای گەورە. سورة فلق قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد هم بيانان دوای نوێژی بەیانی بیخوێنە بەسەر خۆت و ماڵ و منداڵتە بە ئەندامانی خێزانەکە منداڵەکانیش بیخوێنن کاتی خەوتنیش لەسەر جێگا سێ جار بیخوێنە فوو بکە بەسەر جەستەی خۆت و ماڵ و منداڵدا والله خوا دەتپارێزێ. پێغەمبەر فەرمووی بەستە بۆ هەموو شتێک بڵێ خوایە لاوازم بپاڕێەوە لە بینی خۆت و خوادا لە دوای نوێژەکان لە کاتی تەنهاییدا بڵێ خوایە گەلێک لاوازم خوایە تاقیم نەکەیەوە بە ناخۆشی خوایە تاقیم نەکەیەوە بە نەخۆشی خوایە تاقیم نەکەیەوە بە کۆڕۆنا و بە ڤایرۆسەکان خوایە گەلێک لاوازم بەرگە ناگرم. اللهم إني أسألك العافية خوایە من داوای لەش ساغی لێ دەکەم داوای خۆشی لێ دەکەم داوای فەرەحی لێ دەکەم داوای تەندروستی لێ دەکەم. بپاڕێەوە لاوازی خۆت بۆ خوا دەرکە خوا بەزەیی پێدا دێتەوە. ئەمە فرسەتێکە بۆ فێربوونی دوعاکان و پەنابردن بۆ ذاتی خوای پەروەردگار. چوارەمیان خۆپاراستن لە پڕۆپاگەندەی فەیسبووک لەوانەی کەوات بەردەوام خەریکی دعایە بڵاوکردنەوە و ترساندنی ئەم خەڵکان کاکە هەر شتێک کە ئەوەندە گوێت لێگر بڕوای پێ دەکەیت بڕاکە جاری یەکەم دەڵێ هیچ نییە دووەم جار سێەم جار ئەوەندە درۆ دەبیستی لە تۆش دەبێتە ڕاست تۆ جاران گاڵتت بەوانە دەهات کەچی ئێستا لە دەرونی خۆتا بڕوای پێ دەکەیت. زانەی بەناوبانگی ئیسلام ابن الأثير لكتابي الكامل في التاريخ لمجلدی 12 لە لاپەڕەی 220 دەڵێ ساڵی 1225 زاینی نەخۆشیێکی ڤایرۆسی لە مووسڵدا بڵاو بۆەوە وەکو ئەم سەردەمە دکتۆرەکان نەیانتوانی چارەسەری بۆ بدۆزنەوە نەیان دەزانێت چ دەرمانێک ئەو خەڵک ئاوا لە کتوپەڕە ئەو دەیگرت ئەویش دەیگرت ئەو خێزان دەیگرت ئەویش دەیگرتەوە. دکتۆرەکان وتیان وەڵڵای ئەمە چارەسەری نییە تەنها تێکەڵاو بە یەکمە بن عینی ئەم بابەتەی ئێستا یعنی عەرزم کردن ئەمانە مێژووی مرۆڤایەتی دەیان و سەدان جار بەسەریا هاتوۆتەوە. ابن ئەثیر لە مجلدی 12 الكامل في التاريخ لە لاپەڕەی 220 دەڵێ کە دکتۆرەکان و حکوومەت نانتوانی چارەسەری بکەن ژنانی بەردەرگا وتیان کوڕە وەڵای ئەو کەسانی تووشی ئەم نەخۆشیە دەبن لەرزوتان لێدێ شەکریش بۆ خۆی مادەیەکی گەرمە شەکریان دێنا وەکو شەکری کوڵاو دایان سووتاند و دایانگوت شەکر بدەن بەو نەخۆشانە زۆر شەکر بخوا ئەو لەرزوتایە دەپەڕێنێ
ئەمە حەل لە زاری ئەم ژن بۆ ئەو ژنی بەردەرگا والله کاکە خەڵک ئەم دەنگ و باستە بڵاو بۆ حەل لەوەی شەکر بکڕێت لەڵ شەکر لە بازار ڕانەما شەکر جاران کەس نەیدەکڕی هەموو عالەم هەراماری شەکردانیدا هەل لەوەی شەکری زۆر بکڕێەوە بە زۆر دەرخوادی خێزانەکەیدا و بەڵکو ئەمە چێ کوتی وەڵا نازانین ها قسەی بەردەرگا لە کوردەواری خۆماندا جاری وا زەلام کوژراوە قسەیەک کراوە بوختانێک کراوە ئەرە چێ بوو وەڵا کوتیان ئەرە چێ کوتی وەڵا نازانین وەڵا ژن لە بەردەرگاوە فڵان ژن وای کوت و ئەویش لەوە نەقڵی کرد فەیسبووکی ئەمڕۆ دەرگای ژنانی جارانە کابرا قسەیەک فڕێداتە ناو فەیسبووک دە پەیجیکە دەیگوازێتەوە دەیەوێت ئاژاوەیەک لە وڵاتەکە دروستکە تۆ بترسێنێ ئیبن ئەسیر دەڵێ ئەوەی کەوا مای نەکبەتی بوو کە ئەو ناوی دەنێ ئەو پەڕی نەفامی ئەڵێ ئەوەندە درۆکە بەهێز بوو هەموو خەڵک شەکری دەکڕی دکتۆرەکانیش چون شەکریان کڕی بۆ خۆیان دایان خوارد دکتۆرەکەش بڕوایان بە قسەی ژنان کرد بوو ئەو دکتۆری کە بۆ خۆی دەیگوت چارەسەری نییە دکتۆرەکەش چوو بەسەر قسەی خەڵکەکە کاکە درۆدە لە سەو دیعاە و پڕۆپاگەندە کە ئەوەندەت بیست تۆش دەچێ سەر مەسەبی ئەو بۆیە خۆتی لێ پارێزە هەر قەت ئەو شتانە هەر مەکەوە هەر کاتی خۆتی بە فیڕۆمەدا دەمامکێک چییە؟ بڕوا بکە لەو نەخۆشی ناتپارێزێ دەمامک هەر بۆ کەسانێکە کە نەخۆشێکی هینیان هەیە لەژێر تیشکی کیمیایی و ئەوانەدان و دەمامکێکی تایبەتیان هەیە ئەو دەمامەکەیان چ لێکرد لەم شارانەدا چۆن پەلاماریاندا چۆن خەڵکێک فرسەتی هێنا و بەنزین و نەندەشت گرانکردن و ئێمەی میلەتیش کاکە خەتامانە ئەگە حکومەتەوە چاودێری ئەوە دەکات باوکم تۆ یەک شەو سەبرت بگرت پێ من خۆم بەنزین لە سارەکەمانە بوو ئەو شەوە نەچوومە دەرێ بەیانی بەنزین خانە چۆڵ بوو خەڵکی شێتا بەیانی نەخەوتووە 4 کیلۆ ڕۆنت هەیە خوا کەریمە تاوە دەخۆی بەخوا بازار پڕێتی دوای هەموو فڕێ دەدرێ بەس ئەمە دەنگ و باسێک فڕێ دەدرێ لە فەیسبووکەوە ببێنەیەک بڵاو دەکاتەوە تۆ بەدووی مەکەوە ئەوەندە مەشڵەژێ پێنجەم ئەم بابەتی ڤایرۆسی کۆڕۆنایە وەڵڵاهی گەورەتر کراوە لە حەدی خۆی وانییە بەخوا ئەوەندە مەترسیدار نییە لە جیهاندا مردن بە ڕووداوەکانی هاتوچۆ بە نەخۆشی دڵ بە سەرەتان و شێرپەنجە بە ئایدس بە چارەسەری هەڵەی پزیشکی بە هەڵامەت بە پێوەدانی مێشولە هەر زۆر زیاتر و سەدقاتی ڤایرۆسی کۆڕۆنایە لە جیهاندا کەس باسی ئەوانە ناکە بەس ساڵی پار لە ئەمریکا 19 ملیۆن خەڵک ئەنفلۆنزا هەڵامەتی ئاساییان گرتووە 10,000 کەس لە ئەمریکا بە ئەنفلۆنزا مردووە بە هەڵامەت چێ باسی دەکا دەیخۆ 2,000 کەس نەگەیشتە 3,000 کەس بە کۆڕۆنا لە هەموو جیهاندا مردووە ئەو ماوەیەکی زۆریشی بەسەرا تێپەڕی بەس ئەمە گەورە کرا بڕواتان بێ ئەوەی بە ئایدس بە ملیۆن خەڵک دەمرێ هەر کەس باسی ناکە ناڵێن دریمێکی عالەمیە ڤایرۆسی کۆڕۆنایە خۆشەویستان لە منی وەرگن وەڵڵای وەکو هەڵامەتێک وایە وەکو هەڵامەتێک وایە خۆپارێزی زۆر شتێکی چاکە هەموو دکتۆرەکان لە دەستت پشۆ بەردەوام جای ئێمە بۆ نەیکەین بە عیبادەت بەردەوام ڕۆژانە تۆ 5 جار دەستنوێژ تازەکەوە بە دەستنوێژی نیۆڕۆ عەسر مەکە ئێتە چی پاک و خاوێنێک لە دەستنوێژ باشتر هەیە ئاو لە دەدمت وەردەدەی ئاو لە لوتت پەنجەکانت جوان دەستیان تێدەخەی ئەمانە شوێنە گرێکان دەشۆی قاستی لەگەڵا دەشۆی دەست بە تیتەڕ بەسەر تا دێنی ئەمجا خۆ ئەگە بکرێت لە بینەکانە هەستە جارێش کە دەستنوێژ سونەت تازەکەوە هەموو دەستنوێژێک دەست چاکت بۆ دەنووسێ ئەزانی چ بەرەکەتێکە هەم بڕێنمایە تەندروستیەکەیە هەم عیبادەتە دوورکە سونەتیشی لەگەڵا بکە دوورکە نوێژیش بجێڕە لەگەڵیە با ئێمامەت جێبەجێ بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کە پشمی هەرگیز بنیکە بەسەر خەڵکە دەست بکە بەسەر دەمولوتتا دەسەسڕی بخە دەمولوتەوە دەنگەکەی نزمکەوە پڕشە بەسەر خەڵکان بەدە من ئەمە بە عیبادەت دەزانم چکە پێغەمبەری خوا فەرمووە ڕێنمایی تەندروستیشە تۆ ئەمە جێبەجێ بکە زۆر دەم منێ بە دەمی خەڵکەوە پێویست ناکە ئەگە قسەکەت نهێنیە کابرا دوور خەوانێ با کەس گوێی لێ نەبێ ئەگەر ئاشکرایە پێویست ناکە دەم بنێ بە دەمی کەسێکەوە با مەسافەی 2 مەترێک لە بینی تۆ قسەکەردا هەبێت کە قسەی بۆ دەکەی ئەو دم بەدەوە نانە شتێکی باش نییە تەرەکردنی ماچکردن هەر شتێکی دیاردەیەکی ناشرینە ئیلا بە دووسێ کەسی کەم نەبێ یان دەمێک یەکتریان نەدیویان زۆر خۆشەویستی یەکترن بەڵام تۆ لە عمومی مەجلیسێکە ضرور نییە ئەم ماچکردنە با ماچکردن واز دەبێنین تەنها تەوقەکردن کافی بێ ماڵ و ماڵکردن ماڵ و منداڵت مەجێڕە لەم ماڵ بۆ ئەو ماڵ لەو ماڵ بۆ ئەو ماڵ لەم کۆڕ بۆ ئەو کۆڕ واز بێنە لە ماڵی خۆتا دانیشە و خەریکی عیبادەتی خۆت بە کتێب خوێندنەوەی خۆت بە دەرس و دەوری خۆت بە شوێنی نێرگەلە و کافتریا و ئەوانە کە دادەخرێن وەڵڵاهی فرسەتێکە کابرا کە نێرگەلەی کێشە مادام شوێنەکە نێرگەلەی لێ نییە ئێستا فرسەتە وازی لێبێنە ڕزگارت دەبێت بەڵکو ئەمە خوای گەورە ڕەحمێک بێت تۆ ڕزگارت بێت لە ماڵەوە نایکێشی لە نێرگەلەخانەش تەرک کراوە دەی خوای گەورە ڕەحمی بە تۆ کردو براکەم ڕزگارت دەبێت لەو بەڵایە ئەم ڕێنماییانە زۆر ئاسانن جێبەجێکردنیان چەندە لێی پترسی جا نەک هەر کۆڕۆنا چ نەخۆشیێک زۆر لێی پترسی تووشی دەبی چونکە بەرگری جەستەن نامێنێ
هەر کەسێ بەردەوام بیت لەم کۆڕۆنایە و لەم ڤایرۆسە و تەوقە لەگەڵ کەسێکا بکەی بترسێ دەستکی دەرگایەک بگری بترسێ بەخوای وایە دکتۆر دەڵێ بەردەوام هەر 10 دقە نازان 20 دقە بڕۆ دەستە بشەوە تووشی وەسوەسی دەبی وا لێدە لە دەستی خۆشت دەترسی دەستەکانی خۆشت لێ دەبن بە باڵا هەموو شتێک سنووری خۆی بدەیە حەدی خۆی بدەیە زیادەڕەوی تێدا مەکە یعنی حەدی خۆی بدەیە لە پاک و خاوێنیدا بەڵام تووشی وەسواسیش مەبە ئەوەندەی لێی بترسی واللهی زیاتر کاریگەری دەبێت لەسەرت لێی بێمنەت بە دوعاکان بخوێنە پارێزگاری پاک و خاوێنی پارێزە ئەسڵەن هەر حیسابیشی بۆ مەکە بەخوا بێشتە وڵاتەکەەوە خوا نەخواستە نایگری چونکە تۆ لەبیرن نییە مێشک دایمە چی بدەیتێ ئەوەت پێ دەڵێتەوە هەر حیسابی بۆ مەکە خواگە خوا نەخواستە گرتت والله بمری شەهیدی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەوەی بۆ ڤایرۆسانە بمرێ شەهیدە دەی چ مردنێکی شەرافەتمەندانە ئینسان شەهیدی قیامەت بێ ئەو کەسانی کەوا لە وڵاتانەوە دێنەوە خەڵکی ئێمەوەتانە لەو حدودانەوە بە قاچاخەڕێگادا خۆی دەکاتەوە بە هەرێمی کوردستانە بۆی نەژێت ژێر چاودێری تەندروستیەوە بەو بەڕێزانش دەڵێم براکانم پێی قەڵز مەبن ئەمە لە دژایەتی کەس نییە هەر کەسێک لەو ماوەی 14-15 ڕۆژەدا بخرێتە ژێر چاودێری تەندروستیەوە بۆ قازانجی خۆیەتی بۆ قازانجی میلەتەکەیە واللهی بە عیبادەتی بزانە ئەو 14 ڕۆژەوە بزانە چووی بۆ عومرە لە عیبادەتی خوادای چونکە بۆ مەترسیەکە خوا نەخواستە بەهۆی تۆ بڵاو نابێتەوە خۆکە هیچ نەبوو الحەمدولله ئەگە هیچت هەبوو چارەسەر دەکرێت اینجا مامۆستای ئاینی ببرێ بۆ لایەن و خەڵک وەکو سجن تەماشا نەکرێت لەو شوێنانەدا مامۆستای ئاینی وتاریان بۆ بدا تەفسیری قورئان بکرێ چەند حەدیثێک بخوێندرێتەوە کاکە چەند نوکتە و قسەی خۆشیش و پێکەنینیشی تێکەڵاو بکرێ ئەمجا ڕۆژنامە و گۆڤاریان بۆ ببرێ کتێبی بە سوود و ڕۆمانیان بۆ ببرێ ئەو مەسافەیە خەڵکی بۆیە لەبەری ڕادەکا وازانە سجن دەکرێت بۆی ڕوون بکرێتەوە ئەم دانیشتەی تۆوەکو لە مزگەوت و ماڵی خوادا غەریکی عیبادەت بی وایە چونکە خۆت پاراستووە و خەڵکیش لە مەترسی تۆ پارێزراوە کە گومانێک هەیە ئاوا بۆیان ڕوون بکرێتەوە خۆزگە تەلەڤیزۆنەکانمان خۆزگە ئەم تەلەڤیزۆنە بێکەڵکانەی ئێمە لەگەڵ ڕێزمدا بۆ کەسێکی باش کە بەرنامەی باشی هەبێ ئەمەندە ئەم بەپەلە هەر تەلەڤیزۆن بکەوە ئەم کەناڵ بۆ ئەو کەناڵ ئەو نووسراوە ئێستا ئەو دەڵێ هەنووکە ئەو دەڵێ بەپەلە و خەتی سوور خوا دەبێت بەپەلە معاش پاشەکەوتی موچە بدرێتەوە نەوەڵڵا ئەبێ ئەم بەپەلەیە ئەم هەواڵە بۆ ئەم میلەتە کوردە ئەوەندە دڵخۆشکەر بێ سلفەی زەواجی گەنجان دەکرێتەوە ناوەڵڵا ئەبێ خەریجی زانکۆ پەیمانگاکان تەعین کرێن نەوەڵڵا ئەبێ خاننشینە بەستە زمانەکان موچەکەیان وەکو پلە باڵاکانی لێبێ نەوەڵڵا وەزیر و گزیرەکان موچەیان کەم بێتەوە نەوەڵڵا ئەی ئەم هەواڵە بەپەلە دەڵێ هەنگی لە کلۆری دارا دۆزیوەتەوە کورد ئەڵێ هەنگی کلۆرەدارە ئەوەندە بەپەلە و بە گەرما و گەرم بێنەتە ناو ماڵەکەتەوە والله ئەوە زەلامێک کەش لەکوێ تووشی کۆڕۆنا بوو ئەوە ڤایرۆس لە گەیشتە فەڕەنساش ئەوە لە ئیتالیا زەلامێکی کە مرد دەی باشە ئەو هەواڵە چ سوودێک بە من دەگەیەنێ من و تۆی بەڕێز بەخوا ڕێی دوورمان ماڵی خۆمان و مزگەوتیان لەم گەڕک بۆ ئەو گەڕەکیان لە سلێمانی بۆ هەولێر ئیتر بۆ کوێ چین چیشمان بەکوێتە و بەس میسرە و بە ئیتالیایە و دەوڵەمەند بۆ خۆی شارەزای وانە هەمووی ئەو سنوورەکانی شکر لێ داخراوە یا فەقیرەکەش ناچێ ئێت تۆ بۆ ئەم هەواڵەکت و پڕانەزانی هەموو جار تۆ جەرگتین دەکا ئەوە زەلامێک مرد ئەوە لە فڵان شوێن بوو بە 3 کەس یعنی وە دەزانێ خەریکە بڵێ لەخوا بە زیادە زەلامێش کەش توش بوو بە پەلە والله ئەوە ئەخلاقی ڕاگەیاندن نییە ئەخلاقی ڕاگەیاندن نییە بەس بۆی خەڵک سەی تەلەڤیزۆنەکەت کە جا هەمووشیان لە یەکترەوە فێر بوون بەڕاستی داوایان لێ دەکەم شەرم لە خوا بکەن شەرم لەو میلەتە بکەن کە بینەرتانە ئەگە هەواڵی خۆشت پێیان بڵێ ئەوەندە بەپەلە پێیان بڵێ بەڵام تۆ چ پەیوەندێکی بە منەوە هەیە من چی بکەم منی هاوڵاتی بۆ دەمترسێنی بۆ قەلق دەخەیتە کوردستانەکەمەوە کەشکن نیمە کاکە ئەوەندەتان باس کرد خەڵک دەڵێ هەیە و دیارە دەیشارنەوە خەڵکەکەش بێ متمانە بۆ بەڕاگەیاندنەکانیش ئەو مەکتەب ڕاگرتنە وەڵی هەڵە بوو یەک مانجیتر منداڵەکانمان هەر هەموو پشتیان سار دەبێتەوە لە خوێندن و لە سەعیکردن کاکە خۆ خەڵک لە ماڵەوە دانانیشە براکەم حکومەت کاتی بەفرەکەی پێشوباری وتی ئەوە لەبەر بەفرباریم پشووی هەموو دایرەکانە وەڵی من بە 6 ساعت چوومەوە سلێمانی ئەو خەڵکە هەمووی ڕووی لەو دەشت و شاخ و بەفرە کرد بوو یخۆ خەڵک لە ماڵەوە دانانیشە لەبەر سۆبە تۆڵێ مناڵەکە نەچێتە مەکتەب دەچێتە کۆڵان لەم ماڵ دەچێت بۆ ئەو ماڵ لەم مۆڵ دەچێت بۆ ئەو مۆڵ خۆ لە ماڵەوە ئەگەر خەڵک دانیشە قەیناکە ئەڵە وەڵا خەڵک لە مزگەوت ئاوتار کورد بکرێتەوانە و کەمتر بچێ لێ باشە گە هەر لە ماڵەوە دادەنیشە بانایە بۆ مزگەوت براکەم بەڵام خۆ ئەو لە ماڵەوە دانانیشە ڕۆژ تا ئێوارە ئەو بازارە بەرد هەڵی ناکەوێتە زەوی خۆ خەڵک هەمووی دەمی بە دەمی یەکەوەیە شکر هیچیش نییە بۆچی ئەم مەکتەبە داخرا باوەڕکە بڕیارێکی هەڵە بوو منداڵەکان لە خوێندن سار دەکرێتەوە ترسیشیان بۆ دێ
نەخێ بەلایەنەوە ئاسایی کرایە وڵاتی کوردستانمان بە فەزڵی خوا تا ئێستا ئەمینەوە ئیشەڵڵا ئەمینتریش دەبێ وەگە خوا نەخواستە بێشتە ناومان ئەوەندە هیممەتمان بەرزە بە ئیزنی خوای گەورە مردنمان بەلاوە شەهیدیە زیندووبوونمان بەلاوە بۆ کاری چاکە بەکاردێنین زۆر ئاساییە خۆشەویستم مسلمانی بەڕێز دڵنیا بە کۆڕۆناش خوا نەکرد دەبێتە کوردستانەوە لە هەموو جیهانیشا بڵاو بێتەوە دڵنیا بە لە تەنیشتەوە بێت تا ئەجەلت نامری بەس خۆ پارێز بە پشت بە خوا ببەستە دوعای خێر بکە پروپاگەندە بڵاو مەکەوە واللهی تا ئەو ئەجەلەی ئەڵڵاه بۆی دیاری نەکرد و یەخەن ناگرێ سەیری ئەم بەسەراتە بکەن و جوان لێی ورد بنەوە ساڵی لە تەمموزی 1830دا کە ئەو کاتە فەیسبوک و موبایل و تەلەفۆن ئەوانە نەبووە لە تەمموزی 1830دا دەنگ و باز گەیشتە کوردستان کە تاعون نەخۆشیە درمە گەورەکە ڤایرۆسەکە تاعون لە شاری تەورێزی ئێران بڵاوبووەتەوە دوای 2 مانگ کاروانچەکان کە لە ئێرانەوە دەهاتن و ڕێگایان لێ نەدەژیرە گەیشتنە شاری کەرکووک یەکەم شاری کوردستانی لە دوای ئێران کەرکووک تووشی بوو داود پاشای والی عێراق لە بەغاوە داوای لە پزیشکی تایبەتی کونسوڵی بەریتانیا کرد لە بەغا کە ڕێنمایی تەندروستی بدە ئەو ژووتی سنوورەکان داخن مەیاڵن بینی شارەکان خەڵک تێکەڵاو بێ ئەو دکتۆرە زیرەک و بەتوانا بوو بەڵام گەندەڵەکانی دەولی والی و جوان پێ نەدا ئەو بەهۆی خزمەوە ئەو بەهۆی سەیتەرەوە ئەو فڵان کەس دەناسێ ئەو کاروانە با تێپەڕێ خەڵک لە ئێرانەوە مەنعی نەکرا کە بێتە کوردستان ئەو کاتە ئێستا زۆر بەداخەوە حکومەتی هەرێمی ناتێگەیشتووی خۆمان ئەڵێ وەڵا لە کوردستاندا کۆڕۆنا نییە ئەی کەرکووک کوردستان نییە ئەو خۆت بەدەمی خۆت دەڵێ ناخێت مادەم 2-3 حاڵەت هەیە لە کەرکووک ئەو شتێکیەوە تۆش نیوە ئەبێ بڵێ لە کوردستانە 1-2 حاڵەت هەیەش لە شاری کەرکووکە تۆ خۆتی اعتراف دەکەی کە کەرکووک کوردستان نییە ها دوژمنان ئەو قسەیە لێ دەقۆزنەوە ئەڵێ لە کوردستانە نییە بەڵام لە کەرکووکە ئەی کەرکووک کوێیە ئەو کاتە کەرکووک لە زمانی و داود پاشای والیدا سەر بە هەرێمی کوردستان بوو هەر سەد بە دەوڵەتی کوردستان بووە بەڵێ لە کوردستان ئێرانیەکان هاتنە کەرکووک کەرکووکیەکانیش چوونە بەغا هەر یەکە بۆی خزم و ناسیاوە بەڕێکرا لە ئازاری 1831دا لە گەڕەکە پیسەکانی بەغدا یەکەم حاڵەتی تاعون تۆمار کرا ڕۆژی 1000 کەس پێی دەمرد ڕۆژی 1000 کەس ئەوە لە مانگی 3دا لە مانگی 4دا لە مانگی نیساندا ڕۆژی 3000 کەس دەمرد بەزەوەی کە حکومەت تۆماری دەکرد ناوەکانیان دواتر ڕێژەکە بوو بە ڕۆژی 9000 کەس لەو شاری بەغایەدا کەوتووە سەرەتا خەڵکیان دەشت بەڵام وای لێ هات کفن نەما لە بازاڕە ئەوەندە مرد و مرد کفن نەما خەڵکێکی زۆر ئاویان دێنا بۆ بردوشتن دواتر خەڵکیش ئاوی نەدەێنا خەڵک ئازیزی خۆی لە بەردەما دەمر نەدەگریا چونکە ئەوەندەی مردوو کە سوکار بینی بوو ماڵی وا بوو هیچ کەسێکی لێ دەرنەچووە دز و جەردەکان بە ئاشکرا پەلاماری دوکان و بازاڕ و ماڵی خەڵکیان دەدا چونکە کابرایان خاوەنەکەی مردبوو یان لە گیانەڵادا بوو جەنازە لەسەر جادەکانە کەوتبوو سەگ و دڕندەکان دەیخوارد و کەس بەلایدا نەدەچوو لەم کاتەدا لەم سامناکیەدا ڕووداوێکی سەیر ڕوودەدا کابرایەک لە ماڵەوەیە لە تاوی ماڵ و منداڵەکەی کە هەمووی لە دەستداوە خەوی لێ دەکەوێت لە خەویا کابرایەک دەبینی بە سجلێکی گەورە و دەفتەرێکی پێ ماڵ بە ماڵ دەگەڕێ ماڵی فڵان کەس ئەوەندە کەسیان دەمرێ 10 کەسن 2 کەسیان دەردەچێت 8یان دەبێ بمرێ ماڵی فڵان کەس 5 کەسن هەمویان دەمرێ ماڵی فڵان کەس 2 کەسیان لێ دەمرێ دەگاتە ماڵی ئەوان بۆی دەنووسن ئەم ماڵە دەبێ 5 کەسی بۆ نمونە تێدا بمرێ کابرا بیر دەکاتەوە لە خەوەکە خەبەری دەبێتەوە وڵات 4یان مردووە بەس خۆی ماوە ئەڵەوەدا 5 کەس لەم خانووەدا دەبێ بمرێ 4مان مردووە بەس خۆم ماوەم ئەچێت جوان خۆی دەشوا خۆی کفن دەکا دەستنوێژ دەگرێت خۆی کفن دەکا بەرەو قیبلە ڕادەکشێ و شایەتمان دێنێ و چاوەڕێی مەلەکول مەوتە ڕوحی بکێشێ ئەڵێ تەرەوە خەوەکەم ڕاستە 4مان مردووە خۆم ماوەم لەو کاتەدا کابرایەکی دەست ئەم ماڵێکی دەوڵەمەند و ناودار دەبن خۆی دەکا بە ژووردا کەلوپەلی گرانبەها دەبینێ کابرا سەرەتا قسە ناکەڵە کۆرەجا خۆ من هەر دەمرم بەڵام ماڵ شیرینە لە سەرەمەرگیشە دیفاع لە ماڵی خۆت دەکەی دزەی بێویژدان ئەم بەوەدا دەدا و ئەو بەوەدا دەدا لە پارە وشکە دەگەڕێ کابرا لە تاوانە هاوا دەکە کوڕە هەی بێویژدانەوە چیەکەی دز ئاوەڕ دەداتەوە کابراەک بە کفنەوە ڕاست بێتەوە کە چۆتە ژوورەوە بە مردووی زانیوە لەوێ درێژ بووە 100 دڵی دەوەستێ و زەندەقی لە چێو دەمرێ کابرا دەڵێت تەواو 5 کەس لەم ماڵەیان مرد ئەوە دزەکە هەر لێرەدا مرد 4 کەش مردوون بەخوا من زیندوو دەبێنەوە کفن لێ دەکاتەوە جلوبەرێک لەبەر دەکاتەوە ئەم بابەتەی نووسیوە
زانای گەورە دکتۆر علی وەردیە لە کتێبی لەمەحات اجتماعية من تاريخ العراق الحديث لە مجلدی 1 لاپەڕی 269 بۆ 274 دەڵێ ئەو پیاوە کە مایەوە و دەرچوو لەو بنەماڵەیەدا باپیرەی باوکم بوو هەموو بنەماڵەکە ئەو زانانشی لێکەوتەوە سەیری کە بەڕێزان ئەو کابرا هەموو خێزانەکەی دزێک هات دزە نەخۆش نەبوو لەوێ زەندەقی بەو دەرچوو ئەویش خۆی کفن کرد بوو چونکە ئەجەلی نەهات یەکی وەکو علی وەردی بوو بەنەوەی و لە کتێبەکەی خۆشیدا باسی دەکات بۆیە ئەوەندە متمانەت بە ئەڵڵا هەبێ خۆپارێز دوعای چاک تێکەڵاو نەبوونی زۆر بەڵام بێترسی بێمنەت بوون بەرامبەر بە هەر نەخۆشیەک زاڵبوونە دڵڕاوچێک گەورەترین نەخۆشیە کە تووشی ئینسان بێ لە کۆتاییدا ئەوەندە دەڵێن بۆ تەواوی ژیانمان بۆ هەر کارە ساتێک بۆ هەر ناخۆشیەک ئەم فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێ بکەن إن الله يلوم على العجز ولكن عليك بالكيس فإذا غلبك أمر فقل حسبي الله ونعم الوكيل پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوا پێی ناخۆشە مرۆڤ دەستەوەستان بێ دەستەوەستان مەبە بێدەسەڵات مەبە کەم هیممەت مەبە مەڕووخێ دەروونت وێران مەکە بەڵکو کەسێکی گرجوگۆڵ بە هیممەت بەرز بە چالاک بە بجوڵێەوە ئەگەر نەخۆش بووی دەرمانی خۆت بکە ئەگەر نەخۆش نەبووی خۆپارێزی لە نەخۆشی بکە بەڵام دایمە گەشتبین بە ژیان خوا ئەمەی پێخۆشە هەموو ڕێکارەکان گرت و بەڵایەک هەر بەسەر تا هات مەڵە گەوانە بوایە و بەخواوا دەبوو بڵێ حسبی الله ونعم الوکیل خوا بۆ خۆی باشتر دەزانێ خوا کاری خۆم داوەتە دەستەوە من ئەوەی لە دەسەڵاتی منابوو کردم حسبی الله ونعم الوکیل و ئێمەش خۆپارێز دەبین دەستەوستان نابین با حکومەت و میلەت دەست لە ناو دەست بەڵکو متمانەیەک بگەڕێتەوە نێوانمان بەڵکو هەمومان بگەڕێنەوە بۆ لای ئەو خوای کە دەرگا بەس دەرگای خوایە وەریش نەمزگەوت جمعە و جەماعەتی خۆشتان بکەن بەڵام دەم بەدەمەوە نان یان هەر کەسێک هەر هەڵامەتێکی ئاسایی هەبوو خێری دەگا لە ماڵی خۆی نەچێتە دەرێ هەر کاکە کۆڕۆنانە هەر هەڵامەتێکی بەسیتت هەبوو وەڵی ئەم ماڵ و ماڵ مەکە مەیە سەفی جەماعەتەوە بەڵام با مزگەوتەکان و ماڵی خوا کەمیان پێوە دیار نەبێ و دانەخرێن و هەرەوەمان ماوە خۆی ئێمە ڕۆژتایەوارە هەر لە ناو بازاڕ و ئەوانە داین با ماڵەکانی خوا ئاوەدانکەین و خوش بەزەی بە هەمومان دادێتەوە بەدڵی دەپاڕێن دڵێن یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی خوای پەروەردگار بەندەیەکی لاوازین دان بە لاوازی خۆمان دادەنین خوایە تاقیمان نەکەیەوە بە ناخۆشی خوایە تاقیمان نەکەیەوە بە نەخۆشی یا ڕەبی خوا ئەم میلەتی کوردی موسڵمانە میلەتێکی ستەمدیدەیە یا ڕەبی خوایە میلەتێکی پاکە دیندارێکی ڕاستەقینەیە خوایە بەس تۆمان هەی لە جیهاندا پەنامان بدەی یا ڕەبی خوا ئەم میلەتی کوردە پەنای بۆ تۆ هێناوە خوایە کوردستانمان پارێزی خوایە کوردستانمان پارێزی خوایە میلەتی کوردمان پارێزی یا ڕەبی خوایە هەر نەخۆشێک لە تەواوی ئەم جیهانەدا هەر دینێکی هەیە هەر مەسەبێکی هەیە هەر ڕەنگێکی هەیە یا ڕەبی خوایە بە زەید پێدا بێتەوە بەهۆی ئەم نەخۆشیەوە هیدایەتی بدەی و شیفای بۆ بنێری یا ڕەبی خوایە هیدایەتی هەموو مرۆڤایەتی بدەی و شیفا بۆ نەخۆشی هەموو مرۆڤایەتی بنێری ئەوانەی نەخۆشن لە ناوماندا خوا شیفای بەخێر بۆ هەموو نەخۆشەکانمان بنێری ئەوانەی دڵتەنگن خوایە دڵیان خۆشکەی ئەوانەی چێژەی خێزانیان هەیە خوایە دەرگای ڕەحمەتیان لێ بکەیەوە خوایە گیان ئەو ژنومێردانی ناکۆکن دەرگای ڕەحمەتیان لێ بکەیەوە ئەو خێزانانەی بەختەوەرن یا ڕەبی خوا لیان تێک نەچێت لە چاوی پیس بە دووریان کەی لە زمانی پیس بە دووریان کەی ئەوانەی منداڵیان هەیە خوایە بۆمان ساڵح کەی بێ ئەم پارێزی خوایە ڕۆڵەکانمان لە هەر شوێنێکی ئەم سەرزەویان بیان پارێزی یا ڕەبی خوایە ئەوانەی منداڵیان ئەولادی ساڵحیان پێ عەتاکەی خوایە گیان دووبارە داوا لێ دەکەینەوە جارێکی تر ئەم کوردستانەمان بە تۆ دەسپێرین خوایە خۆت پارێزگاریمان لێ بکەی خوایە ڤایرۆس و کۆڕۆنا نەهاتە کوردستانمانەوە ڕەحم بەوانەش بکەن کە تووشی بوون لە هەموو نەخۆشی و ناخۆشی خوایە بە دوورمان کەی ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون